سڵاوتان لەبێت بینەرانی عزیز و خۆشەویست خۆشحاڵم لە پرۆگرامێکی نوێ ئێوارە ڕەمەزان لەگەڵتانە هیوادارمە پرۆگرامەی کە بۆمان ئامادەکردون و پێشکەشتان یەکەین سوود بە ئێوە بگێنێت و هیوای تەندروست باشی بۆ هەموو لایەکتان نەخوازم. عزیزانی ئێمە بۆ مێوارە میوانەکە مامۆستا لوقمان خەریبە کە پسپۆڕی ساوزەواتە کا پێکۆ گفتوگۆکەین لەسەر و ساوزەواتانەی کە لە ئێستادا لەم وەرزەدا هەن و هەروە ئێمە چۆن بیان خۆین بەتایبەت لە کاتی بە ڕۆژووبوونا کام سازەواتانە پێویستە گرنگیان پێبین لە دوای ڕۆژ و شکاندن و هەروە چۆنەتی هەڵگرتنیان پاکردنیان و خواردنیشیان هەموو ئەمانە لەگەڵ مامۆستا لوقمانە گفتوگۆی لەبارەوەکەین. مامۆستا یان بەخێر بیت، زۆر سوپاس بۆ ئامادەبوون. سپاسی بینەرەکانیشتانەکە. زۆر سپاس. مامۆستا لوقمان سەرەتا پێم خۆشە ئەو جیاکاریە بکەین کە بزانین سەوزەواتەکان چی و چی ئەگرێتەوە، چکە زۆر جار هەنێ سەوزەوات هەیە ئێمە بە میوە ناوی ئەوەین بەڵام خۆی لە ئەسڵە سەوزەواتە. بەبێ خۆشە باز ئەو جیاکارە بکەین ئەمە چۆن جیان بکەینەوە هەروە سەوزەواتەکان چی؟ پێشەکی زۆر سپاسانەکەم بۆ ئەم بانگێشتە. لە ڕاستیە ئەگەر ئێمە بین پێناسەیەکی سەوزە بکەین یا سەوزەمەنیەکان بکەین کورتترین پێناسەی ئەتوانین بڵین بریتە لەو ڕۆکە جیایانەی کە تەمەنیان یاخود ژیانیان لە وەرزێکە یاخود هەندێکیان لە دوو وەرزە و ڕێژەی شکەمیان بڵین چەند ساڵێک تەمەنیانە کاتە لە ڕووی تەمەنەوە ئەتوانین جیانکەینەوەمانە لە کە سەوزن لەگەڵ داری میوە کە ئەوان زیاتر لە 3 ساڵ و بەرە و ژووریان پێویستە تاکو و بەرهەمەیە وە سەوزەکان زیاتر پێویستیان بە خزمەتکردن و بە چاودێریکردن و چۆنەڵێت بە ئاودان بە پەینکردن زۆر جار بۆ لە ناوبردننی میێرەکان پێویست بە مکافحەکردن هەیە کەواتە من زۆر گرنگە بۆ سەوزەکان. ئەو سەوزەواتانەی کە لە ئێستاە هەن بە شێوەیەکی گشتی سەوزە ئێمە یان سەوزەی زستانەمانەیە یاخود سەوزەی هاوینمانێ ئەمە بە پێی ئەوەی کە پێویستی بە چپ لێشی گەرمیە ئایا سەرمای پێویستە یاخود گەرمە ئەوەی کە ئێستا هەیە زیاتر سەوزە هاوینیەکانن ئەو سەوزانن کە پێویستیان بە پلەی گەرمی بەرزەیە بۆی تۆوەکانیان چەکەرە بکات دوای ئەوە گەشەی سەوز بکەین سەوز بکات وە بەرهەممان باتێ ئەبینین کە ئێستا ئەمە بە پێی ئەو سەوزانی کە لە شێڵگەی دەرەوە ئەڕوێنرێت ئێستا بەهۆی بڵین پەیدابوونی قانی پلاسیشیەوە توانین سەوزەکان لە هەموو ساڵەکە بەرهەمی بێنین بڵێ کەشێکی گونجاو یاخو کەشێکی لەباریان بۆ دابینکەین لە چلەی زستانە توانین سەوزەی هاوینە بەرهەم بێنین بە زۆر جار لە هاوینی شاتوانین سەوزەی زستانە بەرهەم بێنین. باشە سەوزەواتەکان وەکو بۆ نمونە شووتیە ترۆزیە بڵێ سەوزەکان بە شێوەیەکی گشتی دابەژە بن بەسەر خێزانی سەوزەمەنیەکانە جیاکراوەتەوە ئەو سەوزانی کە گەڵاکانیان یاخود گوڵەکانیان لە یەکە چند خراونەتە ژێر خێزانێکەوە بۆ مناڵی خێزانی باینجانیەکان کە باینجان و پەتاتە و بیبەر و تەماتە ئەگرێتەوە ئەوەی کە سەوزە بێت خێزانی کەمانی پێڵێن خێزانی کوولەکەیەکان کە کوولەکە و کاڵک و شووتی و ترۆزی ئەگرێتەوە کەواتە بەو شێوەیە دابشکراوە خێزانەکان بەڵێ خێزانەکان بەپێی زۆر جار بەپێی ئەو شێوەی کە ئەیبینی پێوتێ شقلی دەرەوەی ڕۆکەکان لە یەگەچێ گەڵایان لە یەگەچێ یاخود گوڵیان یاخود زۆر جار سەمەرەکانی ساف بڵین کوولەکەیەک لەگەڵ خەیارێکە تا ڕادەیەکی زۆر لە یەگەچن لەگەڵ ترۆزیەکە لەوانەیە زۆر لە یەگەچن لەبەرەوە خراونەتە خێزانێکەوە کە پیانوتێ خێزانی کوولەکەیەکان یا خێزانی پاقلەمەنیەکان بەو شێوەیە. زۆر باشە مامۆستا لوقمان بەردەوام بین لە گفتوگۆکانمان هاوکارانمان فیچارێکیان بۆ ئامادەکردوین لەسەر خورما وەک دەزانین خورما بەدەر لە ڕەمەزان ئەخورێت گرنگی پێدرێ هەوڵاتیان خواستیان لەسەرەتی بەڵام بەتایبەت لە ڕەمەزانە هەوڵاتیان خواستی زیاتریان لەسەر خورمایە و پێویستە لەسەر سفرەخوانی هەموو ماڵێک هەبێت با پێکۆم فیچارە ببین و ئەگەڕێنەوە.
خورما یەکێکە لەو میوانەی کە ڤیتامینەکانی A, B1, B2, C, E تێدایە. هەر بۆیە لە مانگی ڕەمەزانی پیرۆستا خواستێکی زۆری لەسرە. لەبەر ئەوەی ڤیتامین B تێدایە کە کار لەسەر پاراستنی بیر و مێشک و هەروەها دەستەبەرکردنی خۆراکی تەواو بۆ لەش دابەش دەکات. ڕۆڵێکی گرنگیشی هەیە لە گواستنەوەی وزە و گەشەی مێشک و هاوکات ئەو بڕە فسفۆرەی کە لە خوڕمادا هەیە کاریگەری بۆ زیندوو هێشتنەوەی خانەکانی مێشک هەیە. لەبەر بوونی ڤیتامین A لە خوورمادا یارمەتی ڕاگررتنی کالیسیۆم لە لەشی مرۆڤ دەدات. خوورما توانای بیستن و بینین بەهێز دەکات. ئازاری جونگەکان و ڕۆماتیزم چارەسەر دەکات. خوورما گوچیلە ساغڕا دەبێت. بەڵێ خۆشەویستانێمان لەگەڵتانە بەردەوام دەبین لەگەڵ میوانەکە مامۆستا لوقمان کە پێکەوە درێژە بە گفتوگوکانمانە دێن دەربارەی سەوزەوات و هەروە سوودەکانی چۆن بخورێ لە ئێستاە. مامۆستا لوقمان باسمان لە سەوزەوات کرد و جیاکاری بۆ کرد گێمە بە چیا بڵین ئەمە کە سەوزەوات و پێناسەیەکی جوانم بۆ کرد و هەراپی خێزانەکانشی بۆ جیاکردینەوە. بەڵام بۆچی ئێستا بۆ نمونە وەکو باسەکرد شووتی سەوزەواتە بۆچی ئێمە بە میوە ناوی ئەبین؟ وەکو لە پێناسەکەشا باسمان کرد وتمان تەمەەن یەکێکە لەو جیاکاریانی کە سەوزە و میوە لە یەک جیاکاتەوە. ڕاستە فەرمی زۆر جار ئێمە لە ماڵەوە کە میوانمانێت کاتی میوە خواردن ئەڵێ میوە بێنە سەرەکەی کاڵک و شووتی و زۆر درۆزی و خەیاریشدا ئەندێت وەکو میوەدا ئەندێت. خۆی لە ڕاستیە ئەمانە سەوزەن میوە وتمانە بێت تەمەنی چەند ساڵێک تێپەڕێ ئەوسا پێوتێ میوە. بۆ شتێکی زۆر گرنگتر هەیە کە جیان نکاتەوە سەوزە و میوە لە یەکتر. ئێمە لە سەوزەکانە پێویستمان بە سەعاتی سەرما نییە، یعنی هیچ سەوزەیەکمان نییە پێویستی بە سەعاتی سەرما بێ. قەزمانەوەی کە لە داری میوەیە سیستمیشی تایە کە ئەم سیستمە وا خوڵقاوەکە پلەی گەرمی یاخود لە 2 بۆ 7 دەرەجە بۆ 7 دەرەجە و نیو زۆر مەزدەڕەڵێ هەتا 10 دەرەجە سەرما کو ئەکاتەوە لە ئەو کاتی کە گەڵاکەی ئەوەرێ هەتاکو گەڵا دەرکاتەوە. پێویستی بۆ چەند سەعاتە هەیە. بۆ نمونە لە داری سێوە پێویستی بەپێی سنفەکانی لە 500 تا و 2000 سەعات سەرما کو ئەکاتەوە ئەو سادە زەکات بەکردنەوەی گەڵاکانی. بەڵام لە سەوزەیە شتی وامان نییە پێویستی بە سەعاتی سەرمانیە بۆ ئەوی دەستکات بە نموکردنی یاخۆ بە گەشەکردن. ئەمە جیاوازیی تر دەستەکانە خۆش کاتە مامۆستا لوقمان بابینە سەرەوەی کە ئەو سەوزەواتانەی کە پێویستە ڕۆژوان گرنگی پێ بدەن لە دوای ڕۆژوشکاردنەکانیان چۆن بخورێت وارووا سەوزەواتانە چین؟ بڵێ سەوزەکان لە ڕاستیە زۆر زۆرن بەپێی خێزانەکانی وتمان زستان و هاوینیمانەیە. جەناب شارەزای کە ئەو کەسەی بە ڕۆژوو ئەبێت ڕێژەیەکی زۆر لە ئەناسر لە لەشیا کەمە بێت، ئاو بەر ڕێژەیەکی زۆر زۆر کەمە بێت، زۆر جار شەکر کەمە بێت لە لەشیا چوە ئەو فترەی چەند سەعاتەدا بۆ 15 سەعاتی کە بە ڕۆژوو ئەبێت لەشی وردە وردە هەمووی لە لەشیا کەمە بێت هەتاکو ئەو کاتە و کاتی کە ڕۆژۆکەی ئەشکێنێت. چۆن تاویزی باتەوە پێویستە ئەو خواردانە بخوات و بە شێوەیەشی چۆنەڵی باش تێی بگا ئەو خواردانە یاخود ئەو سەوزانە بخواکە بۆ نمونە نسبەتی فۆسفۆر یاخود پۆتاسیۆم یاخود کالیسیۆمی زۆرە بۆ ئەوەی چۆنڵی تاویزی لەشی باتەوە. سەوزەکان باشتر وایە خەیار بە شێوەی زەڵاتە لەگەڵ تەماتە کە تەماتە و خەیار ڕێژەیەکی زۆر زۆریان لە پۆتاسیۆم و لە ئاسن و لە فۆسفۆر تایە توانێت ئیسیفادەی لێ بکرێت بۆ تاویزی لەش بۆ ئەو ئەنسۆرانی کە لە لەشی بڵین بەکاری هێناوە سەوزە زۆر زۆر باشە. وەکو لە راپۆرتەکەشا باستان کرد خورما هەرچەنە ئەمە لە ناحی دینیشەوە خورما پێغەمبەر صلی الله علیه و سلم تەوسیە پێیاوە کە ڕۆژۆکانتان بە خورما بشکێنن، چۆ خورماش خواردنیشی چۆنڵی تەواوە، یعنی هەموو جۆرە ئەناسەرێکی هەموو جۆرە ڤیتامین و ڤیتامینەکانی تایە. لەبەرەوە سێکەی لەش زووتر تاویزی ئەو نەقساکە کە بۆی دروست بووە. باشە
کاتەوەکو دەتوانێت بە شێوەی زەڵاتە تەماتێ خێرە ترۆزی ئەمانە گرنگیان پێ بدرێ وەکو ساوزەکانی جەسا بۆ نمونە کەوەرمانە تەڕەتی زمانەیە کەرە و زمان هەیە نەعنامانێ ئەم سەوزانش پێویستوانی زەڵاتی یاخود مقابلاتێکی لێ دروست پێی هەمووی بەیەکەوە بتانی دوای ئەوەی خۆرما ئەخۆیت و ئاو ئەخۆیتەوە سەوزە زەڵاتەیە مقابلاتێک خۆی بێتر ئەو فترەی تا نوێژەکرێت و تا سفرە حازرە بێت ئەو ساتوانی بە سوپ و بە خواردنەکان دەست پێکەی بە شەرتێک زۆر بە سەریعی نان نەخۆی چوە بەڕاستی مەعیدە لەو 15 سەعاتەیە چۆنڵەیەتەوە یەک تۆگە بە سەریعی نان خۆی لە پڕا مەعیدەت بە ئاوسێت جاری وایە ئازارێ دروستەکە بۆ سوورێنچک و بۆ سەرسیەکانت زۆر کەس ئەبینین کە دوای ڕۆژوشکانن حاڵەتێکی وای بۆ دروستە بێت جاری وایە بێتاقەتیەکە بێگومان هەرسکردنی قرسە بە دوابرا تووشی و ئازارە بێت و زۆر جارش پێویستی بە خەستەخانەیە بۆی لەو ئازارە ڕزگاری ببێت کاواتە خواردنی سازەوات کە بۆی لەسەر سفرەکانمان بوونی هەبێ لە ئێوارەیە گرنگە بە هەموو جۆرەکانیەوە شنیا کان شتێکمان بیر نەچێ سەوزەکان باشیەکەی لەوایە حتا بۆ ئەو کەسانی کە چۆنەڵی ڕێجیم ئەەکەن سەوزە باشەکەی لەوایە کە هیچ سەوزەیەکمان نییە چوری تیابێت ئەین چوریی وای تیابێت کە ئینسان قەڵەو بکە تاقەیەکی زۆری باتێت کار بۆ هیدراتی تایسا بۆ منە لە پەتاتەیە لە سا 20 بۆ 25 لە نیشاستەیە ئەتوانی ئیسیفادەی لێ بکەی بۆ خواردن چەنە خواردنێکە هەم بۆ مەعیدەش سەلامەتە و هیچ عزێتیشی مەعیدە بۆ کەسانەشی کەیانێت لە مانگی ڕەمەزانە کێشی لەشیاندا بەزێنن گرنگی بە سەوزەواتەکان بدەن لە مانگە ینی سوودی لێبینن کێشتا بەسانم باشە استفادەی لێ بکات ینی بەڕاستی با ڕۆژۆکە بۆ ئەوە بە ئینسان قەڵەویش نەبێت لەگەڵ ینی زۆر کە زەبینین ینی لەو کاتەی ڕۆژۆشێنی هەتاک و پارشێ و هەر شتەخوا ینی بەڕاستی ئەوەش لەوانەیە لە ناحی تەندروستیەوە باش نەبێت ئەتوانێت چەند ژەمێ سەوزە بخوات وەکو باسمان کرد ئەو سەوزانە شووتی بخوات شووتی لە ئەوە کاتی خواردنەکانی چۆن بە ینی ڕاستەخۆ لە دوای ناخواردنی ئێوارە بێت یاخۆت لە بینی بۆ سەوزەکان وەکو شووتی و کاڵک و ئەمانە کەمە خۆمان بە میوە نایی ئەوێ بڵێ خۆی سەوزێ لە ڕاستیە چەند سەعاتێکی بین بێ باشترە ینی بۆی لەژ وردە وردە ئەو نەقسەی کە هەیەی پڕیکاتەوە نەکەمی بە یەک جار ئەزانی سفرەی وایە ینی حتا زەڵاتە و میوەشی لەسەردا ئەندێ زۆر جار ینی باشترێ یان کەم خۆی یاخود بە چەند سەعاتێ بینی هەبێت تێکەڵاوێشە لێوان ساوزەتەکانە دروستکەی باشە لە کاتی دروستکردن و ئامادەکردن ئەگە سەوزەیە بۆ نمونە ڤیتامینێکی کەم بێت لە سەوزەی کەەوە توانین داویزی ئەوە بکاتەوە لەش ئەو پێداویستێ لە ڤیتامینەکان وەربگێت باشە مامە ساڵحمان پەیوەندی نەخۆشی لەگەڵ سەوزەواتەکان ئەو پەیوەندێت چیە بۆ نمونە و کەسانەی کە نەخۆشێکی درێژخەیانیان هەیە لەواچە هەنێ سەوزە زیان بە تەندروستیان بگەێنێت هەنێ سەوزەش بە پێچەوانەوە کە دکتۆر ڕێنماییانەکە کە زیاتر گرنگی پێ بدەن و بیان خۆن لە ڕاستیە خۆی ئەوە زیاتر مەجای پزیشکیە بەڵام شێوەیەکی بڵین گشتی ئەتوانین چەند شتێک باس بکەین بۆ نمونە و کەسانی کە نەخۆشی شەکریان هەیە ئاسن شەکرێکی دایمی ئەمان باشتر وایە کە پەتاتە نەخۆن یاخود زۆر بەکەمی بیخۆن ئەو کەسانی کە غودەی دەرەقیان بەڕێک و پێشی ئیش ناکە یاخود زیای یاخود کەم دەرەکات ئەوان باشتر وایە کە ئایلەی سەلیبی کە لەرم و قەرنابیت و برۆکۆلی ئەگرێتەوە یا نەیخۆن یاخود زۆر بەکەمی بیخۆن بەڕاستی زەرە لە غودەی دەرەقیەیە ئەو کەسانی کە هەستەکە مەعیدەی یاخود گەدەی تەواو نییە پیاز و سیر و کەوەرکە ئەمانەش خێزانێکن لەوانەیە ئەو مادەی کە تایەتی پێوتری ئەمیگداڵس چۆنڵی ڕێڕەوی جیازی هەزمی بسووتێنێتەوە یاخود ئازێتی بە لەبەرەوە زۆر جار ئەبێ و ئینسان خۆشی هەستی پێەکە جاری وای سەوزەیەگە خۆی یاخود زۆر جارێ شەخصی سەوزەیەکە فات تووشی حساسێتیەکە جاری وایە بۆ نمونە ترۆزی ئەو تووکەی کە لەسەرەتی لەسەر جلدەکەیەتی کەسی وایە بەر لەشی بکە یاخود بامێ لە هەمووی زیاترە تا دەستێوەدانی تووشی حساسێتی باشتر وایە یاخود دەستکێشێک لە دەست پێی لەو کاتەیە کە بۆ نمونە حازرێکی ئامادەیەکەی بۆ لێنان یاخود ئەگەر هاتوو زۆر حساسێتەکەی زۆر بوو لەوانەیە نەخواردنەکەی باشتر بێت ئەو کاتە توانە بشێت بۆ لای پزیشکی پسپۆر و
ئەزانێک کە حساسەتی بەوە توانای لە دوورکەوێتەوە مامەسا لە خوان باسی بۆ نمونە پاکردنی ترۆزیت کرد بۆ جەقڵاکێکەوە زبرە و گیانمان نەخورێنە کاتە پێم باشە بینە سەرەوەی کە ئێمە چۆن ئەو سەوزەڵاتانە ئامادە بکەین بۆ خواردن چۆنەتی چاکردنیان و هەروە هەڵگرتنیشان چکە زۆر جار ئەتوان ئەڵەن لە شێوازی چاکردنی هەنێ سەوزەڵاتە لاچێتۆ بەشێکی زۆری ببڕیت ئەو سوتە تەندروستی و پێ ناگات ڕاستە شنیارخان ئەمگە سابی ئەوە بکەین بۆ نمونە خەیارێک یان ترۆزیەک لەوانەیە زۆربەی استفادەکەی لە توێکڵەکەیاتێ هەم لە ڕیشاڵی کەتیایەتی لەو کلۆرۆفیلی کەتیایەتی ئێمە کە هاتین پاکمان کرد و توێکڵەکەیمان فڕیا لەوانەیە ئەوی تر ڕیشاڵێکی کەم یاخودی شاستەیەکی کەمی تیاابێت لەش ئەو ئیسیفادەی لێ نەکات بەڵام بەڕاستی ئێستا لەبەر ئەوەی کە دەرمانی لە ناوبردنی گژوجیا دەرمانی لە ناوبردنی مێرووەکان هی نەخۆشیەکان بە ڕێژەیەکی زۆر بەکارێنێت یعنی فەلاحی خۆمان بە ڕێژەیەکی زۆر هەرەوەنە چەنگەڵایەک لە ڕۆکەکەی لە سەوزەکەی هەستی کرد نەخۆشە سیرەکەی ئەچێ ئەنواع دەرمانی ئەیزانی کە ئێستا سەرچاوی هێنانی دەرمان لە ئێرانەوە لە تورکیاوە لە هندستانەوە لە زۆر وڵاتەوە بە نرخێکی کەم ئەگات لەبەرەوە ڕێژەیەکی زۆری پێوەکەن جاری وای تۆ لە کاتی شتنەوەشە وەزانی زۆر سەوزە هەیە پێویستەکە بە ئاو بیشۆیتەوە هەندێک سەوزەمانەیە پێویست دەکات زۆر جا بە سرکە ئەیشۆنەوە بە خوێاوێک ئەشوەرێتەوە سەوزەی کەمانەیە جاری وایە زاهیەک یاخو شامپویەک بەکارێنرێ بۆ شتنەوەی ئەگە بتانی بە جوانی بیشۆیتەوە باشتر وایە پاشی نەکەیت حتا لە میوەشە لە ئەوانە شاگەر توێکڵەکەی خۆی لەوانەیە سوودێکی زیاتری بە مادەی ڕیشاڵیە و بۆ هەزمکردن ئیسفادەی لێ هەتا شێوازی ئەوەی کاتۆ زۆر بە جوانی بیشۆیتەوە ئەتوانی ئەو کاتە توێکڵەکەشی بخۆیت و توێکڵەکەی لێ نەکەیتەوە بۆ هەموو سەوزەڵاتەکان بۆ شێوە ئەگەر بخورێت توێکڵەکەی چوە بەڕاستی سەوزەمانەیە لەوانێت توێکڵەکەی نەخورێت ڕاستە بێگومانە ئەو سەوزەڵاتانێک ئاماژەکەی بەسووتە وەکو خێر بەڵام شتنەوە لە هەمووی گرنگترە چوە زۆر نەخۆشی زۆر این لە ڕێی پیس و پۆخڵیەوە یاخۆ لە پیسی سەوزەکەەوە نەبێت توێزانی لە دەشتایە لەوانەیە بەرخۆڵەکەوێت زۆر جار ئاژەڵی کە ئەچێتە ئەو حەقلەوە لەبەرەوە شتنەوە زۆر زەرورە ئەشزانی کە لای خۆمان زۆر خێزان کەوەر و کەرەوز و تەڕەتیزایەنن ئەیشۆنە و دوای کە نەخوێاوێکەوە بۆ دەدەقە بۆ چارێکی دوایەوە جارێکە ئەیشۆن و ئەوسا جاریوە تایجیش بەکارێن بەنسبە خستێکی کەم ئەوسا چۆڵی دڵمتمەئین نەبێت لەوەی کە بەکاری بێنی بۆ کامیان باشترین شێوازە بۆ شتنەوەکە لەوانەیە خوێاوەکە باشتر بێت سرکە باشە بە چۆڵی بە چڕیەکی کەم شێوازی هەڵگرتنەکەیان هەڵگرتنەکان بۆ سەوزەکان فەرقەکان ئەکەوێتە سەر شێوەی ئەو توێکڵێ ئەگەر هاتو توێکڵەکەی ئەستور بوو ئەتوانی لە سەلاجە هەڵیان بگری یاخو زۆر جار بیکەیتە چیسەیەکەوە ئەو سابیکەیتە سەلاجەوە سەوزەمان توانی لە دەرەوە دای بنێ ئەمە کەوێتە سەر ئەوەی ئایا ئەو سەوزەیە کاتی خراپبوونەکەی چەنە زۆربەی سەوزەکان تقریبان تا هەفتەیە دەتوانی دای بنێ سیرەکەی دوای ئەوە بەکەڵشی خواردن نامێنێت زۆر سەوزەڵاتەکان ئەڵان ئەگەر هەوا لێنەیە بۆ نەبیگیتە عەلاگەیەکەوە ئەو کاتە درەنگ خراپترە بێت ڕاست باشە مامەستا لە خوان بێگومان تەڕەپیاسیش یانێکێکە لەو سەوزانەی کە سوودی هەیە و هەروە هاوڵاتیانش بەتایبەت لە ئێستاە کە ئەکرێ بە کەلانەوە هەروە زۆر جاریش لەگەڵ هەنێ خواردنە ئەخورێت بەتەنیا هاوکارانم ڤیددیۆیان بۆ ئامادە کردوین کە باس لە سوودەکانی تەڕەپیاز دەکات دواتریش ئەگەڕێنەوە گفتوگوی لەبارەوەکەین فەرمە تەڕەپیاز یارمەتی هێورکردنەوەی خانەکانی جەستادات هەروەها بینین بەهێز دەکات تەندروستی دڵ دەپارێزێت بەهۆی بوونی ڤیتامین جی و ئێوە مادەی دژە ئۆکسان دەردەدات کە یارمەتی ڕاگررتنی تەندروستی دڵ و بۆرەکانی دڵ ئەدات تەڕەپیاز سیستەمی بەرگری لەش بەهێز دەکات چارەسەری هەوکردنی بۆرەکانی هەناسە و سیەکان ئەگات هەڵاوسانی پێکان دادەمەچێنێتەوە هەروەها چارەسەری شەوچێری و برینی چاویش دەکات
بەڵێ خۆشەویستان ئێمەمە سوودەکانی تەڕەپیاز بوو کە سەرڕای ئەوەی کە ئەتوانرێت بە چەندی شێواز مامۆستا لوقمان بەکار بهێنرێت و هەروە تام و چێژێکی زۆری هەیە و بێگومان جگە لە سوودە تەندروستیەکانی وەکو کەوەی ئێستا گوێبیستی بووین کاتە مامۆستا لوقمان هەموو سازەواتەکان بەم شێوەیە ئەم کۆمەڵە سوودە تەندروستیان هەیە کاتە پێویستە ئێمە هەمومان گرنگی بە هەموو جۆرە سەوزەواتەکان پێنجکە زۆر جار ئێمە هەندێک سەوزەوات ئەخۆین کاڵین حەزمان لێتی هەنێکیکی پشتگوێ خین لەبەرەوەی کە حەزمان لێ نییە ئایا لێرە حەزەکە دەورە بینێت یاخۆ داوەیە کابێ ئێمە بە شێوەیەکی باش گرنگی بە هەمان بدەین و بیان خۆین ڕاستە خۆی حەزی بەکارهێنەر یەکێکە لەو شتانی کە زۆر احتیمامی پێیرێ یاخۆ زۆر گرنگی پێیرێ ئینسان مرۆڤەیەکە حەزی لە سەوزەیەک نییە نایخۆ زۆر کەسێ بامێ بۆ نمونەش لی بامێ ناخوایانی تۆ ناتوانانی زۆری لێ بکەی بڵێ بیخۆ بەنسبەت پیاز و سیر و کەوەر کامانیش خێزانێکن و ئەمان تەمەنیان دوو وەرزە یاخۆ 2 ساڵی پێویستە بۆی تاکو بەرهەممان دەسەکەوێت ئەمان زۆر گرنگن لە کردنەوەی بۆری خوێن ینی کۆرسۆری خوێن دابەزێنن بۆریەکانی خوێن ئەکرێتەوە پێی سووڕی خوێن لە ناولەشی مرۆڤ زۆر خێرا ئەکات وای لێکا کە تۆ بڵین کێشەی زەخت و ئەوانە چارەسەرەکە وەکو لە راپۆرتەکەش باسکرا بەڵام بەڕاستی بۆنی ئەو بۆنی کە هەیەی زۆر جار ئەبێتە هۆی بێزارکردنی بەرامبەرەکەت هەرچەنە پندێکی کوردی هەیەڵێ بەیانیان خۆت بیخۆ نیوەڕۆ بیە بە دۆستەکەت ئێوارە بێ بە دوژمنەکە دەمە بە نسبەت پیازەوە یعنی بەو شێوەیە ڕاستە خۆی ئەو بۆنی کە هەیەی چەندی ئیسیفادە هەیە لەوانێ ئەو بۆنە هەندێک کەس بێزار بکە لەبەرەوە تۆ ئەبێ لە کاتێکا بیخۆ یاخۆ زۆر جار هەیە بە شێوەی حەب هەیە کە کۆتینە خۆت غلافێکی بۆ کراوە ئەتوانی و بەکاربیێنی وەکو سیر ئەو سیرە هەیە لە بازار ئەتوانرێ بخورێ و سوودی لێبێن دەستەکانە خۆش مامۆستا لوقمان زۆر سپاس بۆتەوە سپاس بۆ تاڵی زانیارەکانتمانمان کردی سپاسانەکەم بۆ بانگێشتەکەشم خۆشحاڵ بووین بینەرانی خۆشەویستی وادارم کە سووتان لە تەواوی ئەو زانیاریانەی مامۆستا لوقمان بینی بێت کە دەربارەی سەوزەواتەکان بە شێوەیەکی گشتی بە هیوای تەندروستێکی باش بۆ کەش لایەکتان ئێوارێکی خۆش خاتۆن لەگەڵ